ئەردۆغان لە ترسی هەڕەشەکانی ئیسرائیل دێتە دەنگ. تەل ئەبیب دەیەوێ ئاسمانی سووریا بەڕووی ئەنقەرە دابخات. ئەگەرچی تا ئێستا هیچ ڕووبەڕووبوونەوەیەک لە نێوانیاندا ڕووی نەداوە، بەڵام لێدوان و جوڵەکانی تورکیا و ئیسرائیل دش بەیەک بەردەوامە. لا دوایین بەروە پێشچوونیشدا ئیسرائیل لە ڕێی ئەمریکاوە هۆشداری بە تورکیادا ئەگەر بەردەوام بێ لە جم و جۆڵ لە ئاسمانی سووریا، ئەوا لە داهاتوو فڕۆکەکانیان دەکەنە ئامانج. تورکیا لە زۆرینەی کاتەکانی ئاسمانی سووریا بۆ لێدان لە کورد و هەسەدا بەکاردەهێنێت. لە بەرامبەردا لە نوێترین لێدوانی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان پێویستە جیهان دژی هێرشەکانی ئیسرائیل بوەستێتەوە، ڕێگری لەو ئاگرە بکات کە دەیەوێت لە سووریا بیکاتەوە. هێرشەکانی ئیسرائیل لە سووریا پرۆژە هاوبەشەکانی دیمەشق و ئەنقەرە بۆ بنیادنانەوەی توانای سەربازی سوپای سووریا وەستاندووە. ئەوەی بۆ تا ڕەخنەی جددی لەسەر تورکیا ئەوەیە کە تا ئێستا بە کردداری تورکیا هیچ کاردانەوەیەکی بەرامبەر ئیسرائیل نییە. تاکەشت بەرامبەر ئیسرائیل کردوویەتی ڕێگریکردن بووە لەوەی ناتەنیاهۆ ئاسمانی تورکیا بۆ گەشتەکەی بۆ ئازەربایجان بەکار بهێنێت، لە کاتێکدا حوسیەکان کە بانگەشەی پشتیوانی فەڵەستین دەکەن با شێوەی بەردەوام موشکی بالستی ئاراستەی ئیسرائیل دەکەن. پێشناچێ لە داهاتووش تورکیا هیچ جۆرە کاردانەوەیەکی کردداری دژی ئیسرائیل بنوێنێت. قسەکانیشی تەنها وروژاندنی هەست و سۆزی ئیسلامی و موسڵمانانە.